ئەگەر تەماشا بکەین ئەو درامانەی بینە سەر دراما ئەو درامانەی ئێستا بەرهەمدێن بە شێوەیەکی گشتی بینەریان کەمە لە چاو درامایە کۆنەکان کە ئێستاش گەنجی ئێستا تەماشای درامایان قەدیمەکان دەکەوت یعنی تام و چێژێکی دیکەی هەیە ئەوجا درامای پێشی کە تەمسیلیاتەکانی پێشی کە ئەمان کرد نە کامیڕەی و هەموو تەتەوڕ هەبوو نە ڕۆناچی و هەموو تەتەوڕ هەبوو نە دەنگ و ئەوە متەتەوڕ بوو هیچی وەچی ئێستا نەبووە بەو خوای کەوەکانی قەرەچۆقمان کرد بە کامێرەی M7 تێگەی ئێستاش سەدای هەیە ئیدی کە یعنی ئەوە میێوانی ناوەخت لە گراوێ کردمان ئیدی کە خەج و سیامەند و ئەگەر باسی درامای کەوەکانی قەرەچۆغت کرد یەکسەر هەم بازانم کەس نیە یەکسەر ڕۆڵی جەنابتی نێتە بیر سەیدا ئەو درامایە هۆکار چ بوو کە ئێستاش هەر ئەوها بەنەمری مایتەوە هەزار ڕەحمەت لە گۆڕت بێ مامۆستا تەڵعەت سامان مامۆستا تەڵعەت سامان نووسینی مامۆستا تەڵعەت سامان و دەرهێنانی خۆیتی وەختی خۆی لۆ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان کردمان بەڕاستی هەنگی وەلەو جەماعەتی ئەو تەلەڤیزیۆنەی معارض بوون کە گوتیان ئێکەکی دیکە هەیە کە جەماعەتی خۆمانە بێت ئەو دەورەی ببینی مامۆستا تەڵعەت گوتی ئەو دەورە خۆیتی و خۆیتی و خۆیتی لەبەر ئەوەی ئەمن ئەو دەورەی کە نووسیتم لۆ ئەوەی ئیبراهیم حەکیم نووسی و معارض بوون وەی لێ هات کە عەرز کرا خەرکەکە کەس نەیە بۆ کەوەکانی قەرەچۆغ کورا ئەو شۆزانی چ هەیە کورا ئەو شۆ سەیدا هەیە سەیدا وەڵا کاکە سەیدا وەی لێ هات ئەمن ڕۆژێکی دەگە مامۆستا تەڵعەت سامانی چوینە بازاڕی مامۆستا تەڵعەت سامان مخرجە و ئەوەی هەرچیە گەشتە من کاک سەیدە کۆی ئەحوالت کووە کاک سەیدە وەزعت کووە ئەم گوتەوەش مامۆستا تەڵعەتە ئەوەی مخریجەکەیە ئەگە دەرهێنەرە و خۆ ئەوە وەڵا کاکۆ ئەمە نازانین دەرهێنەر و مەرهێنەر و ئەوانە ئەمە ئەتۆزانین ئەتو ناوت سەیدەیە و خۆ چێت کرد بوو یا ڕەبێ خودا ئەمە ئێستا پیرەژن ئەرێ وڵی سەیدە هەندت لەو گریایمە هەندت لەو گریایمە لۆ پلە لۆمە گریەی وەڵاوچی ئەتو چوی نانیان نەئەدایە ئەتو لە مارێ ئاغای یعنی هەندم پێسۆتای هەندم دەرپێسۆتای ئێستاشت تەماشەتەکەمە بینم جوان و نازک و نازداری و لەو ئاخیرانە لەگەر ئەکتەرانی سلێمانی واتە چەند درامایەکتان کرد وابوو سەمەرە دەمەوێت ئەوەی بپرسم چەند گرینگە لە ناوچە جیاوازەکان لەهجە جیاوازەکان پێکەوە بەشداری بکەن لە درامایە کۆیان بکاتەوە هەولێر و سلێمانی ئەمە فەرقەکان شکاند یعنی ئەو تۆقن نەهێشت لێرەڕا ئەمن ئەزار ڕەحمەتی لێبی زاهیر عەبدوڵڵا مامۆستا عەبدوڕەزاق شەمسەدین کاکە سیروان عوسمان ئەوانە چوین دەگەر کاک عەبدوڵغەفار عەبدوڵڵا ئەوە ئەمەی برد لەوێن دەرێ گەر برادەرانی سلێمانیە دەگەر وەستا عەلی و ئەو برادەرە قەدیمەکانی سلێمانیە بەڕاستی ئەوان زۆر ئیحترامێ مەیانە گرت و چونکە ئەمەش هەر بە شێوە زاناوەی هەولێری قسەمانە کرد زۆر کەیفیان ئەهات ئەمن چەند لێرە جمهورم هەیە لە سلێمانی سێ هەندێک جمهورم هەیە ئەچوومە بازاڕی لە بازاڕی خەڵکەکە بانجە کرد مامۆستا وەڵا هاتم من هەر ئەو هەبوویمە ڕاقسۆخەرە و جەمەدانی و ئەوانە تێگەی ئەمن هەموو وەختەشی لە پاش راپەڕین وە هەمە هەتا ئێستا وڵا ئەوزا ئەمن بۆم ڕەحمەتی زاهیر عەبدوڵڵا بوو سەلام ناوی چی ئەوی دیکە سیروان بوو عەبدوڕەزاق شەمسەدین بوو لە زادەی هاتی نەخوارێ ئەمن جەمەدانیم لە سەری بوو ئەمن جوان ئەیان ناسیم و ئەومە کرد بانجانە کردم دەوەرە مامۆستا دەوەرە کورە دەوەرە ڕستمەکرد دەگە بگەنە دەستمەندی وەڵا لیان تێ ئەپەڕین جەمەدانیم دەینا خوارد دووجار جەمەدان یەکەم ماچە کردەوە مەگوت ئەوە هەوڵ و هیممەتێت تووە